سڵاوتان لەبێ بەڕێزان لە وتارێکیدا کە یەکەمین کۆنگرەی بزوتنەوەکەی پێشکەشی کرد نەوشیروان مستەفا ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان ڕایگەیان شەرعێتی شۆڕژگێڕی شەفاعەت بۆ مانەوەی هیچ لایەن و هێزێک ناکات وتیشی گۆڕان خەباتی پارچەکانی تری کوردستان بۆ بەرژەوەندی خۆی بەکار ناهێنێت. سەر لە بەیانی ئەمڕۆ یەکەم کۆنگرەی بزوتنەوەی گۆڕان لە هۆڵی سەعاد عەبدوڵڵا لە شاری هەولێر دەستی بەکارەکانی کرد. دوای خوێندنەوەی بەرنامەی کاری کۆنگرەکە ناوشیروان مستەفا ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان وتارێکی پێشکەش کرد کە ماوەی 30 خولەکی خایان ڕێخەری ژووری کارجەڕی و دارایی بزوتنەوەی گۆڕان ڕایگەیان بزوتنەوەکەیان 4 ملیۆن دلار قەرزدارە. مستەفای سەید قادەر ڕێخەری ژووری کارجەڕی و دارایی بزوتنەوەی گۆڕان لە وتاری خوێندنەوەی راپۆرتی لیژنەی دارایی لە کۆنگرەی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان ڕایگەیان بزوتنەوەکەیان 4 ملیۆن دلار قەرزدارە. هەر یەک لە نێچیروان بەرزانی سەرۆکی حکوومەتی هەرێم و نووری مالکی سەرۆکی حکوومەتی عێراق لە کۆبوونەوەکەی دوێنەیاندا ڕێکەوتوون لەسەر کۆبوونەوەی لیژنەکانی هونەری بەر لە پەسەندکردنی بودجەی ساڵی داهاتوو. بەغدا و هەولێر لەسەرەوە ڕێکەوتوون بەر لە پەسەندکردنی بودجەی گشتی عێراق بۆ ساڵی 2014 لیژنە هونەریەکان و پسپۆڕان بۆ چارەسەرکردنی ناکۆچەکانی نێوان هەردوو لاو گەیشتن بە چارەسەرێک کۆ ببنەوە. بەرپرسی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی لە کەرکووک ڕایگەیان یەکێتی دەیەوێت کەرکووک لە خاکی کوردستان داببڕێت و بیکاتە هەرێمێکی سەربەخۆ. هێڵی سووریش بۆ یەکێتی دیاری دەکات. لە چاوپێکەوتنێکدا کە ڕۆژنامەی هەولێری سەر بە پارتی دموکراتی کوردستان لەگەڵی ئەنجامی داوە. سەلاح دەلۆ بەرپرسی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی لە کەرکووک و گەرمیان ڕایگەیاند و یەکێتی دەیەوێت کەرکووک لە خاکی هەرێمی کوردستان داببڕێت کە بەوتەی ئەو بۆ سوودمەندبوونە لە بودجەی کەرکووک. پەنابەرانی سووریا کە لە کەمپی عاربەد لە سنووری پارێزگای سلێمانی نیشتەجێکراون دەڵێن خزمەتگوزاری تەندروستیان وەکو پێویست پێناگات. ئەو پەنابەرە سووریانەی لە کەمپی عاربەتی خۆرەڵاتی شاری سلێمانی نیشتەجێکراون پێویستیان بە پسپۆڕی تەندروستی هەیە. کەمپی عاربەد 15 کیلۆمەتر لە سلێمانیەوە دوورە و نزیکەی 2000 پەنابەری تێدا نیشتەجێ کراوە. لە ماوەی دەسەڵاتیدا پارتی داد و گەشەپێدانی تورکیا چوارەمین گۆڕانکاری لە کابینە حکوومەتەکەیدا کرد و کاردانەوەکانیش لەسەر دۆسەی گەندەڵی بەردەوامە و لەو چوارچێوەیەشدا پەرلەمانتارێکی پارتی داد و گەشەپێدان دەستی لە کار کێشایە. ئاژانسی ئەنادۆڵ بڵاوی کردەوە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکوەزیرانی تورکیا گۆڕانکاریی فراوانی لە کابینە حکوومەتەکەیدا کرد و لەو چوارچێوەیەشدا دە وەزیری گۆڕی و بڕیاریشە پێشکەشی سەرۆکۆماری تورکیای بکات بۆ پەسەندکردنی. دوابەدوای بڕیاری ئەنجومەنی وەزیرانی میسر بە دانانی بزوتنەوەی ئیخوان موسلیمینی ئەو وڵاتە لە لیستی ڕێکخراوە تیرۆریستەکاندا چەند کەسایەتێکی سیاسی نزیک لە بزوتنەوەکە. بڕیاری حکوومەتی میسری بە هەڵەوە سف کرد و هۆشداریشیاندا لە ئەگەری بەرپابوونی شەڕی ناوخۆ لە وڵاتەدا. ماڵپەڕی ئەهرام ئۆنلاین لە زاری محەممەد تۆسۆن ئەندام لە پارتی ئازادی بدات پەروەری سەر بە بزوتنەوەی ئیخوان موسلیمین ئاشکرای کرد ئامانج لە بڕیاری حکوومەتی میسر بە قەدەغەکردنی بزوتنەوەکە و دانانی وەک حیزبێکی تیرۆریستی پاکتاوکردنی نەیارە سیاسەکانی حکوومەتە. ئەنجومەنی شورای ئێران بڕیاری گواستنەوەی پایتەختی سیاسی و ئیداری لە تارانەوە بۆ شوێنێکی دیکە پەسەند کرد بەڵام تا ئێستا پایتەختە نوێەکەی دیاری نەکردووە. ئاژانسی ئێران بڵاوی کردەوە لە دانیشتنی ئەنجومەنی شورای ئێران پرۆژەکە پەسەند کراوە کە 110 پەرلەمانتار ڕەزامەندیان لەسەری داوە و 67 ئەندامیش دژی وەستاونەتەوە و 10 ئەندامی دیکەش دەنگیان بە پرۆژەکە نەداوە. ئەمە کورتەیەک بوو لە هەواڵەکان. کاتێکی خۆش بۆ هەموو لای.